ماندوو 37 ساڵ پاش هاتنە دنیای مەسیح ڕێکەوت لەگەڵ 890 ساڵ پاش دامەزرانی ڕووم. ڕوومیەکان سەدان ساڵەکە لە باکووری تورکیەوە تاکو و باشووری سووریەیان خستۆتە ژێر دەسەڵاتی خۆیان و ئەم ناوچەیان ناوە ڕوومی ڕۆژهەڵاتی. ڕوومیەکان خۆیان بە پێشکەوتوترین خەڵکی سەردەمی خۆیان دەزانن، بەڵام لە ڕاستیدا دەبێت سەردەمی دەسەڵاتداری ئەوان لەلایەکەوە سەردەمی پێشکەوتنی معماری، شارسازی و شارستانیەت بزانین. لەلایەکی ترەوە سەردەمی پێشێلبوونی بایخەکانی مرۆڤایەتی و سەردەمی دڕندەیی و وەحشیگەری. فیلادلفیا یەکێک لە ئەیالەتەکانی ڕوومی ڕۆژهەڵاتیە کە ئەمڕۆکە ئەو شوێنە بەناوی ئەمان پێتەختی وڵاتی ئۆردۆن دەناسین. نادراوگەلی تایبەت لە ڕوومەوە دەگەنە فیلادلفیا و هەواڵی سەردانی زوو بەزووی ئیمپەراتۆری ڕووم ئادریانوس لە ئەیالەتەکانی ڕوومی ڕۆژهەڵاتی وەکو فیلادلفیا بە دیۆکلێتیانوس فەرمانداری فیلادلفیا دەدەن و ئەم هەواڵە بۆ ڕوومیەکان زۆر جێگای خۆشحاڵی و شادمانیە. دیۆکلێتیانوس یا بە قسەی خەڵکی بوومی ناوچە دەقیانوس فەرماندارێکی بەدەسەڵات و بێڕەحمەکە ڕەحم و بەزەیی لە دڵدا نییە. پاش عروجی عیسای کوڕی مەریەم بۆ ئاسمان ئاینی خودایی ئەو وردە خەریکی پەرەسەندنە و ئەمە بۆ ڕووم زۆر ئەستەمە. ڕوومیەکان کە پەیڕەوی خودایانی ئولەمپ بوون و خودایانی جۆر بە جۆریان دەپەرستی نەیان دەتوانی ڕووخان و لە ناوچوونی ئاینی بتپەرستی ببینن و شاهدی پەرەسەندنی ئاینی تاقانە پەرستی بن. بەمبوونەوە بە توندی دژی پەیڕەوانی ئاینی تازە دەجوڵێنەوە و ئەوان ئەشکەنجە و ئازار دەبن. بەڵام بەم هەموو تند و تیژیەوە تا ئێستا نەیانتوانیوە ڕێگا بە ئاینی تازە ببەستن. سیرکە پلۆتۆن، بۆ تۆ ئەمە ئاخرین هەڵاتن. ڕەنگە هەڵاتنی هاتاوی سبەینێ نەبینی. ئەمڕۆ باروبنە تێکدەنی. بەڵام سەفەر بۆ کوێ؟ پەنای ڕەحمەتی پەروەردگارت؟ یانی بەم تاوانبارە ئیزنی دیدار دەدا؟ ئەی مێهرەبان، هاتووین و گەورەیت کرد و ئەم بچووکەت بەخشی و بەم بێچارەیە ئیزنی هاتن بۆ پەنای ڕەحمەتی خۆتت دا. من خۆم دەناسم. بەم هەموو شەرمەزاریەوە چ بکەم؟ تۆ ئەم شۆ نەخەوتووی پلۆتۆن. تاوێکی تر دەخەوم، خەوێکی دوور و درێژ، پاشەویش بێدارەیەکی هەتاهەتاوی. پلۆتۆنیوس، بەڕاستی ئەگەر پاش مردن ژیانێک و پاش ئەم هەموو ڕەنجە پاداشێ نەبێ چی؟ یانی دەکرێ بەڵێنی هەزاران پێغەمبەری ڕاست پێش جێبەجێ نەبێ؟ نا. پۆلۆتۆنی سانکتوس، هەستا ئەرکەکە بکەوە. هەستا ئەوە بۆ کوێی دەبن؟ دادگا بڕێکەوە. خدا لەگەڵ ئێمەیە پلۆتۆنیوس. مەترسە، بەدەنگ هیوات بە خدا بێت. مەترسە پلۆتۆنیوس.
پلوتونیوس ساینتۆس چۆن دەرێت ڕۆمی خەڵکی کوێیە ئەم شارە فیلادلفیا تاوانەکەی بخێنەوە پلۆتۆنیۆس ساینتۆس تاوانەکانی ئەمەیە کە ئەو بە جێگای سوژدە و پارانەوە لە بەرامبەری پەیکەرەی خودایان و پەیکەرەی بەڕێزی ئیمپراتۆر ئادریانوس پەیکەرەی ئیمپراتۆری شکاندووە و پاش قۆڵبەستکران نەک هەر تۆبەی نەکردووە بەڵکو خودایانی پایەبەرزی ڕۆم و هەروەها ژوپیتێری بەدەسەڵاتی بەدرۆزانیوە و چووەتە سەر ئاینی شوان و کۆیلەکان واتە مەسیح. دروستە؟ بەڵێ. سەزای تۆ مردنە بەڵام خراپترین مردن ئەویش سووتان لە ئاوردا. بەڵام دەمانەوێ دەرفەتێکت پێ بدەین. بیستومە گەورەی ئێوە کەسێکە بە ناوی ئادونیا. ئەگەر جێگای ئەو بە سەربازانی ئێمە پێنجشان بدەی لە تاوان و سەزاکەت کەم دەکرێتەوە. نەفام. ئەم دادگایە پلۆتینیوس سانکتوس بە تاوانی شکاندنی پەیکەرەی ئیمپراتور و پەرستنی خودای بێگانە و ئاژاوەنانەوە لە ناو بەندەگانی ئیمپراتور ئادریانوس بە مردن مەحکوم دەکات. بە پێی ئەم حکمە تۆ ئەمڕۆ نیوەڕۆ لە بەرامبەری مەعبەدی ئاپۆلۆندا دەخرێتە نێو ئاور. بیبەن. ئای گێژکچی وەرەم زندانیە بەرە. پلۆتۆن چیان بەسەر هێناوی؟ چی بووە پلۆتۆن؟ ئەمڕۆ وەکو پەپوولەکان لە ئاوردا دەسووتیم. ئەرێ ئاور. یعنی سەختترین سزا. سەختترین سەزا بۆ خراپترین تاوان واتە تاوانی شکاندنی پەیکەری ئیمپراتۆر. بۆچی ئاور؟ تەوفیری چییە ئەدنان؟ بۆچی تەوفیری هەیە؟ بەر لە من ناپاکان و تاوانباران و جادوگەرانیان لە ئاوردا دەسووتاند، بەڵام ئێستا خوداپەرستان. لە ئاکامدا دەبێت بڕۆین. ڕۆشنەکەی تەوفیری نییە. چ ئاور چ خاچ و چ قەفەسی شێرەکان.
زوو بە زوو لەم خاکەدا سەردەنێمەوە چەندە قسەیەکی سەیرە لەم خاکەدا بەدی هاتم لەم خاکەدا ژیاوم و لەم خاکەدا ئەسپەردە دەکرێت بەڵام دەترسێم یعنی تۆ لە مردن دەترسی؟ نا لە مردن نا لە دووبارە ژیانەوە دەترسێم دەزانی من حسابم کردووە چەند هەزار ڕۆژ زیندوو بووم دەزانی چەند ڕۆژ ژیاوم تەنیا 1 ساڵ لەو ڕۆژەوە کە ئادۆنیام چاو پێکەوتووە ژیاوم بەر لەوە زۆر جار نافەرمانی خودام کردووە پەنادە بەمە بەر خودا بەم دەستانە بەم چاوانە بەم پاگەلە و ئێستا لەم تا ساتەدا نازانم خوددا منی بەخشیوە یانە نیگەرانمە بە پلۆتۆ تۆ لەم ماوە کورتەدا قەرەبووت کردووە کردووەتەوە ئێستاش بە گیانی خۆت قەرەبووی دەکەیەوە بگرە من تۆ تێک دەشکێنم بگرە ئەمەن دەتکوژم ئیسە تەبینی ئیسە من تۆ دەکوژم چی بوو؟ ئارام بن میوانمان هەیە دەزانن خۆ ئارام بن من دەمەوەی کایەکەم ئێمە دەبێت تەواوی هێزی خۆمان بۆ لایەنگری لە شەوساوان بەکاربەرین بێگومان ئێوە بۆ هەموو عەقڵ و فامەوە دەتوانن پارێزەرێکی باش بۆ پێرەوان و خەباتکارانی ئاینی تازە بین جگەلەوەش ئێوە بە ناوی زاوای دیۆکلێتیانوس و مێردی خەت و هێلێن لە دەسەڵاتی خۆتان لە کۆشک دەتوانن یەک جار زۆر کەڵک وەربگرن و بەهرەی لێ وەربگرن بەڕێزان بەڕێز سەربازێک لە کۆشکەوە هاتووە وا دیارە لەلایەن دیۆکلیتیان نانەزانم دەقیانوسەوە پەیامێکی هێناوە بڵێ بێنە ژوورێ پێی بڵێ بێت چاو هێشتا باش نایەتە سەرزاری بە دیۆکلیتیانوس دەڵێ دەقیانوس بڕۆ پێشێ ڕۆژ باش بەڕێزان ڕۆژ باش جەنابی دیۆکلیتیانوس ئێوەی بۆ کارێکی گرنگ بۆ کۆشک بان کردووە زۆر باش فەرمایشی نییە قوربان فەرموون بڵێ چ شتێک قەوما بێ بە زۆیی تێدەگەین کالوس کالسکەی من ئامادەکەن بەسەر چاو ئێوە بەرەو کۆشگڕەکەون منیش لە هەوڵین فرسەتدا دەگەمەوێ هەوڵ بدەن بە نەبوونی من نەزانن ها زۆر باش وەرە بزانم فکرم زین دەستم بەردە پێشکەم بزانێت ئاگاتان لە خۆشی بێگومان شتێکی گرنگ ئەو بەڕێزان بەڕێز دیۆکلیتیانوس خەریکی وتوێژ لەگەڵ ئەو نادراوانن کە لە ڕوومەوە گەیشتون بەڕێزان دەبێ کەمێ ڕاوەستن باشتر ئێمەش بە کارەکانمان ڕادەگەین
ژمارەی قۆڵبەستکراوەکان ئەمڕۆ 11 کەسن کە 6 کەسیان مەسیحین و باقیەکانیشیان تاوانیان جوراجور هەیە. محاکمەکان چۆن دەچنە پێش؟ هەواڵی زۆر خۆشم نییە. زۆربەی مەسیحەکان خۆراگری دەکەن. بەڵام کەسانێکیش هەن کە توانای خۆڕاگریان نییە و تۆبە دەکەن یان ناچار بە تۆبە دەکەی. تۆبەکەران هاوکاریش دەکەن؟ تەنیا بڕێکیان بۆ وێنەیەکی لە مەسیحەکان ئەمڕۆ حەشارگەی ئەدونیای قەشەی بە ئێمە پیشاندا. ئەوتان خۆڵبەست کرد؟ نەخێر قوربان، ئەو داوێکی یەکجار باشە. ئەگەر ئەو بخەینە ژێر چاودێری لەگەڵ لایەنگرانی دەتوانین پێکەوە خۆڵبەستیان بکەین. زۆر باشە کەوایە بە تەواوی وەریابن کە خۆی ون نەکات. من کەسێک دەکەمە کێشک چیەوە. هیواد بە خوددا بێ پلۆتۆن، خوددا لەگەڵمانە. خدایە پەنا بۆ تۆ دەبم، خدایە ئاگادی لێم بێ. ترس بە خۆت ڕامەدە پلۆتۆن، ترس بە دڵتا ڕامەدە، خوددا لەگەڵمانە. هیواد بە خوددا بێ، خودای مەتن لەگەڵمانە. خودای گەورە لەگەڵمانە. هیواد بە خوددا بێ پلۆتۆن، هیواد بە خوددا بێ، ترس بە دڵت ڕامەدە، ترس بە دڵت ڕامەدە، خوددا لەگەڵمانە پلۆتۆن، خوددا لەگەڵمانە پلۆتۆن. خدای مەزن ئاگادار، خدای مەزن ئەو خوداپەرستە خوداکانی ڕۆمی قبوڵ نییە، پەیکەری ئیمپراتۆری شکاندووە، بێشەرم بووە، دەبێ ئەو بسووتێنن، ئەرێ دەبێ بیسووتێنن، دەبێ بیکوژن. پێشنەولاوە پێشنەولاوە دەبێ بکوژرێ. ڕۆنە دواوە ڕۆنە دواوە ئەو بێشەرمە بەرن. ڕۆلاوە ئەو بێشەرمە خوداکانی ڕۆمی قبوڵ نییە، دەبێ بکوژرێ. ڕۆلاوە دەی بۆچی ئەو بێدینە پیسە ناهێنن؟ باشترین سزا بۆ ئەو سووتاندنە، هەر بژی قازی هەر بژی. ئەگەر سزای ئەوان سووتاندنە ئەی سزای ئێوە چییە؟ وا دیارە لە بیرتان چووە کە ئەوەش خودایوان دەپەرستن. یەهود جگە لە یەهوا خودای هۆزی خۆی هیچ خودایەکی تر ناپەرستێ. هەرکەس خودایەک جگە لە خودایانی ڕۆم بە پەرستێشیاوی مردنە، تەنانەت ئەگەر لە ئەولادی یەهودیش بێت. تۆ حەقت نییە سوکاتی بە هۆزی یەهود بکەیت. بێدەنگ بە ناپیاوی پێس. بێدەنگ بن، ئەوە چ باسە؟ ئارام بن، ڕێگا بکەنەوە. دەبێ بیکوژن، دەبێ بیکوژن، دەبێ بیکوژن، 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 ئاوری تێبەردن، لە نێویبەرن. خۆڵگەن نەبێ.
بیکوشن ببی بیسوتینه ببی بیکوشن هاوانبار بیکوشن آوری تبر بند ببی بیکوشن هاوانبار ببی بیکوشن ببی بیکوشن آوری تبر بند ببی بیکوشن ببی بیکوشن